بەڵێ بەڕێزان قسە لەسەر ئابووری عێراق دەکەین بەگشتی بابزانی عێراق لە ماوەی ساڵی 2015 و 2016 چۆن توانی بودجەکەی تەرخام بکات بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەو ماوەی ڕابردوو کە ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی داتەپی بەڵام توانی لە ڕێی کورتێنانی بودجەوە دەکرێت برم لە ڕێی فرۆشتی نەوتیشەوە موچەی فەرمانبەرانی بدات و هیچ کێشەی نەبێت. لە ئینفۆگرافیکێک زیاتر قسە لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری کاروان سەباح بەرپرسی دێسکی ئابووری لە کوردستان بیشتر گفتوگۆی لەسەر دەکەین مابزانی عێراق چۆن توانی موچەی فەرمانبەرانی دابین کا وێڕای ئەوەی کە کورتێنانی بودجەشی هەبوو لە 2015 و لە 2016 لە 2016 بینین 24.1 تریلیۆن دینار کورتێنان لە بودجەدا هەبووە لە 2015 بینین کورتێنانەکە زیاتر بووە 25.4 تریلیۆن دینار. ئایا چۆن جیاوازی لە نێوان ساڵی 2015 و 2016 کراوە کە دەبینین کورتێنان لە 2016 کەمتر بۆتەوە؟ بەڵێ سپاس. دیارە عێراق لە 2009 بەدواوە کێشەی کورتێنانی بودجەی هەبووە لەبەرەوەی هەمیشە خەرجیەکانی لە زیادبووندایە بارتەقای ئەو داهاتە نەبووە کە هەی بووە. لە 2015 کە داکەوتنی نرخی نەوت بە شێوەیەکی دراماتیکی دەستی پێکرد جگە لەوە شەڕی داعش هاتە ناو خەرجیەکانی عێراق زیاتر بوون و داهاتەکانیشی کەمتر بوو. بەڵام سەیر ئەوەیە دەبینین لە 2015دا کورتێنان 25 تریلیۆن بوو لە 2016دا 24 تریلیۆن بوو واتە خۆی دەبوو لە 2016 کورتێنان زیاتر بووە تا 2015. سەبەبەکەشی ئەوە بوو کە لە 2016 حکوومەتی عێراق خەرجیەکانی زۆر کەم کردەوە ئەوە یەک دووش ئاستی ئەو داهاتەی کە لە نەوت بۆیان داهاتەوە دیسان زۆر کەمتر بوو لەوەی کە پێشبینیان کرابوو. مەسەلا ئەوان پێشبینیان کردبوو کە نرخی نەوت لە بازار بە دەوری 45 دلار بفرۆشن. هیچ کاتێک سعری نەوتی عێراق لە 2016دا 40 دلاریشی نەکردووە. لەبەرەوە بینین لە 2016دا دووچاری کورتێنانێکی زۆر بوونەوە بەڵام هێشتا ژمارەکان ئەتوانە بڵێم ئەو سەدمەیەی کە لە 2015 عێراق تووشی بوو لە 2016 پلانی بۆ دانا و توانی تا ڕادەیەک کۆنتترۆڵی ئەو سەدمەیە تووشی بوو. بۆیە دەبینین بمبورە کورتێنان لە 2015 زۆرتر بوو تا 2016 ئەگەرچی هێشتا 2016 تەواو نەبوو تا بزانین نەتیجەی نهایی چۆنە. بەڵێ ئەچینە بەشێکی دیکە هەر سەبارەت بە دابینکردنی موچەی فەرمانبەران چارەسەری کورتێنان بە دینار لە 2016 بینین یەدەجی دارایی 3.1 تریلیۆن بووە هەروەها یەدەک 6 تریلیۆن لە 2015 یەدەجی دارایی 2.7 تریلیۆن هەروە یەدەک 2 تریلیۆن ڕاکێشراوە. یعنی بینین جیاوازەکەیان کە زیاتر دەستکاری یەدەجی دارەیان کردووە عێراق لە ساڵی 2016 ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە بۆ دەستکاری یەدەجی دارایی کراوە؟ ژمارە مەترسیدارەکە ئەوەیانە چونکە ئەو یەدەگەی کە لە بانکی ناوەندی عێراق هەیە دەبوو دەستکاری نەکرێ بەڵام حکوومەتی عێراق زۆر سەخی بووە زۆر دەستکراوە بۆ لە ڕاکێشانی ئەو یەدەگەی کە نەدەبوو دەری بهێنێ. لە 2015 تەنها 2 تریلیۆنی دەرهێناوە کەچی لە 2016 6 تریلیۆنی دەرهێناوە. ئەسڵەن باسی ئەوە دەکرێت کە ئەو پارە یەدەگەی کە لە بانکی ناوەندی عێراقدا هەبووە زۆر بە ڕێژەیەکی مەترسیدار کەمی کردووە. واتە عێراق یەکێک لەو ڕێگایانەی کە بەکاری هێنا بۆ دانی موچەی هاوڵاتیانی بۆ دانی موچەی فەرمانبەرانی دەستبردن بوو بۆ یەدەگی ئەو دراوەی کە لە بانکی ناوەندی هەیەی. ئەوەش هەم بینیمان لە بازاردا ڕەنگی داوەتەوە نرخی دینار ئەمڕۆ گەشتووەتە 136,600 دینار بۆ 100 دلار بەشێکە لە ئەنجامی ئەو پارەیە کە لە یەدەگە کە دابینکردنی موچەی هاوڵاتیان حکوومەتی عێراق لە ڕێگەی یەدەجی داراییەوە بووە. بەڵێ بەشێک لەو موچەیە کە توانیوێتی دابینی بکات جگە لەوەی کە با بڵێن فرۆشتنی نەوتی هەبووە پارەیەکی زۆری لە یەدەگی بانکی ناوەندیش دەرهێناوە کە 6 تریلیۆنە ئەگەر دابەشی بکەی بەسەر ئەو نۆمانگەی کە ڕۆشتووە تقریبان هەر مانگێک دەوری 700 میلیۆن شتێکی وە پارەی 700 میلیۆن دلار پارەی دەرهێناوە لە بانکی ناوەندی. بەڵێ ئەچینە سلایدێکی دیکە هەر سەبارەت بە ئابووری عێراق و چارەسەرکردنی کورتێنانی بودجە لە 2016 قەواڵەی دەرەچی 2.3 تریلیۆن بووە هەروە قەرزی گشتیشی بە کۆی گشتی با بڵێن 5 تریلیۆنە لە 2015 قەواڵەی دەرەچی 7 میلیارد بووە و قەرزی گشتیشی 6 میلیارد دلار بووە. یعنی چۆن توانی لەو ڕێگەیەوە مەترسی قەواڵی دەرەچی هەبێت؟ بەڵێ لێرە قەواڵە دەرەکیەکان و کوامەژەت پێدا مەترسین دەبینین حکوومەتی عێراق لە 2016 توانیوێتی ئەو خاڵە تا ڕادەیەک چارەسەرکە بۆی قەواڵە دەرەکیەکانی کەم کردووەتەوە ئەگەر مقارنەی بکەین بە 2015 لە ڕاستیدا قەواڵە دەرەکیەکان زۆر مەترسیدارن بۆ نمونە چونکە ئاستی فایدەیان زۆر لەسرە مەسەلا ئەو قەواڵانەی کە لە 2014 و پێش 2014 فرۆشراون نسبەی سویان تقریبا لە 108
بەڵام ئەوانەی لە پاش شەڕی داعشەوە فرۆشراون